لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ مشریکەکانە قساکە کابرایەکی چۆر دێ هەردوو چاوینی عەبدوڵای کوڕی مەکتومە بانگدەرەکەی دێ پرسیاری لێکە ئای پێغەمبەری خوا پرسیارێک مەیە ئەوش پشتی لێ کرد و هەر لەگەڵ مشریکەکان بوو هەتا خوای پەروەردگار پێی فەرموو عەبەسە وەتەوەلە ئەن جاءەهو الأعمى چارەی داوە یەکەو پشتی کرد لە چۆرە إليك لدى الإعسار واليمن بەڵێ کەسێ چەندێ مەرتەبەتی هەبێت بەڵام هەڵاکات هەر قابیلی بەوەیە هەڵە بکات گومانی وابوو کە خوای پەروەردگار کارەکانی لەسەر قورس ناکات بەڵام قەومەکەی زانیان کە عەذاب دێت سنەتی خوای پەروەردگار وایە وەکو باسی شوعەیبمان کرد لەگەڵ قەومەکەی سەلامی خوای لەسەر بێت وەکو باسی لووتمان کرد سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ قەومەکەی ئەیانودەی قەومەکەم عەذابی خۆوا بەڕێوەتە دە ئەیانود ئێمە چاوەڕوان دەفات لاو عەذابە خوا ئین كنتم من الصادقین ئەگەر تۆ ڕاستەکەی کوانێ و عەذابە وا تۆڵێ ئەوان ئاوا گاڵتەیانە